ئێرە ناشڤیلە جیاوازتر لە هەر شارێکی دیکەی ئەمریکا مۆسیقا و گۆرانی زیندوو لە هەموو شوێنێکە، هەر بۆیە نازناوی کانتری ئۆف میوزیکی پێبەخشراوە. لەو شارە تەنها گۆرانی بێژەکان ئاهەنگی سەر شەقام و نێو باڕەکان گەرم ناکەن، لای خەڵکەکەش گۆرانیەکان بۆتە وێردی سەر زمان. لەو باوەڕدام کە خەڵکێکی زۆر دێن بۆ ناشڤیل بە گروپی گەورە دێن بەهۆی مۆسیقا و گۆرانی و خواردنەوە، دێن بۆ بەشێک لە مێژوو. هەموو ئەوانە لێرە کۆبوونەتەوە زۆر شادن و ڕێز یەکتری دەگرن. باشترین جۆری خواردنمان هەیە، هەر چیەکە مرۆڤ حەزی لێ بێ. ئەمە باشترین جێگای ڕووی زەویە. ڕۆژانە لە سەرتاسەری ئەمریکا وڵاتانی دیکەش ڕوو دەکەنە ناشڤیل. ڕەنگە وتنەوەی گۆرانیەکان و مۆسیقای زیندوو هۆکارێکی گرنگی هاتنی گەشتیاران بێت. من خەڵکی شارێکی بچکۆڵام، هیچی تیانە، بەڵام ئێرە شاری مۆسیقایە و گەورە و قەرەبارق و ڕۆناکە. لە نێوان باڕەکانی مەی خواردنەوە مۆسیقای زیندوو گۆرانیەکان ئامادەن. کەم نین ئەو گۆرانی بێژانەی مۆسیقا و گۆرانیان کردوتە بەشێک لە ژیان و سەفەر دەکەن بۆ ئێرە. بێتباگی بەخۆی گیتارەکەیەوە ویلایەتی میشیگانی جێهێشتووە و ئاهەنگەکانی ئێرە گەرم دەکەن. مەشیگەنیش کەشێکی مۆسیقای هەیە، بەڵام زۆر ساردا لە ناشڤیل هەر شوێنێک بۆی دەچیت هونەرمەند و ئەو خەڵقانە دەبینی کە لە بزنسی مۆسیقا کار دەکەن. لێرە توانایی زۆر باش هەن، ئەوەش بەلای من سەرنجڕاکێشترین شتێتی. عشقی وتنەوەی گۆرانیەکان لەلایەن جۆگرەوە بۆتە بەشێک لە کەلتور، لای گۆرانی بێژەکانیش ئەوە خاڵێکی سەرنجڕاکێشە. زۆر سەرنجڕاکێشە کە دەبینی خەڵق لە سەرتاسەری جیهان مۆسیقا کۆیان دەکاتەوە. بینەری بەرازیلیم هەبوو، حەزیان لە گۆرانیەکان دەکرد و زۆرێک لە گۆرانیەکانیان دەناسی و دەیانوتەوە مۆسیقای ئەمریکا زۆر بەناوبانگە. لە ناشڤیل مۆسیقای زیندوو، شەیدایی، وتنەوەی گۆرانی میلیەکان وەک نێو و نێوبانجی شارەکەیانە وڵاتی مۆسیقا. ئیتر لێرە وتنەوەی گۆرانیەکان و سەدای مۆسیقا شەو ڕۆژی بۆ نییە. ڕۆژانە تا درەنگانی شەو مۆسیقا و گۆرانی میلیەکان خۆش ناکەنەوە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی.